کاریگەری مەسیحیە جەستەییەکان. نابێ ڕێگە بە مەسیحیە جەستەییەکان بدەین کە ڕەخنە دەگرن و بە شێوەی نەرێنی دەدوێن. کاریگەری بکەنە سەر بیرکردنەوەمان. سەرنج داوە کە تەنها کەسێکی ڕەخنەگر چۆن کاریگەری دەکاتە سەر خەڵکێکی زۆر. یەهوزای ئەسخەریوتی نمونەیەکی ئەو جۆرە کەسەیە لە پەیمانی نوێدا. ئەوە لە مەتتا 26 لە ئایەتی 6 دەخوێنینەوە. کاتێک عیسا لە گوندی بێتعانیا لە ماڵی شیمۆنە گوڵ بوو، ژنێک بە بوتڵێکی ئەلەباستەری بۆنی گرانبەهاوە بۆ لای هات. بە پێی جوگرافیا بێتعانیا نزیکە لە ئۆرشەلیم. خانەوادەیەک هەبوو لە عازەر و دوو خوشک بوون، مەریەم و مەرتا. عیسا لێیانەوە نزیک بوو. لەبیرتانە کە ڕۆژێکیان عیسا لە عازەری زندوو کردەوە؟ مەریەم و مەرتا زۆر لە عیسا نزیک بوون و عیساش ماوەیە جارێک دەچووە سەردانیان. بەڵام لە بەیتعانیا دۆخێکمان هەیە. لە ماڵی شیمۆنی گوڵ لەوانەیە ئەو کەسا بێت کە عیسا چاکی کردەوە. بەڵام مەریەم و مەرتا و لە عازەر سەردانی ئەو ماڵەیان دەکرد. لە ئەنجیلەکانی دیکەوە دەزانین کە ئەو ئافرەتە مەریەمە، خوشکی مەرتا. مەریەم ئەوەیە کە بۆنەکەی بەسەریدا ڕژاند کە لەسەر خوان بوو. لە ئەنجیلەکانی دیکە نووسراوە نەک تەنها سەری بەڵکو گەیشتە پێیەکانیشی. سەرنجی ئەم ئاوێتە بوونە بدەن. کاتێک قوتابیەکان ئەمەیان بینی تووڕە بوون. لێرەدا دەڵێ کە 12 قوتابیەکە هەمویان تووڕە بوون و گوتیان ئەم دەستبڵاویە بۆ چییە؟ دەکرا ئەو بۆنە بە نرخێکی گران بفرۆشرایە و پارەکەی بدرایە بە هەژاران. باشە بۆچی قوتابیەکان تووڕە بوون؟ ئەگەر بڕوانینە ئەنجیلی یۆحەنا وەڵامەکە دەبینین. بۆیە جوانە ئەگەر هەر چوار ئەنجیلەکان ببینین: مەتتا، مەرقۆس، لۆقا و یۆحەنا. لە یۆحەنا بەشی 12 ئایەتی 3 دەبینین کە یەکێک لە قوتابیەکانی گوتی یەهوزای ئەسخەریوتی کە یەکێک بوو لە قوتابیەکانی و بەتەما بوو بە گرتینی بدات. گوتی بۆچی ئەم بۆنە بە 300 دینار نەفرۆشرا و نەدرا بە هەژاران؟ 300 دینار کرێی 1 ساڵی تەواوە. ئەو پارەیە زۆرە خەرج بکرێت بۆ ئەو بۆنە کە مەریەم عیسای پێچەور کرد. یۆحەنا تۆماری دەکات کە بۆچی یەهوزا ئاوای گوت. ئەمەی گوت نەک لەبەر ئەوەی خەمی هەژارانی دەخوارد، بەڵکو لەبەر ئەوەی دز بوو سندووقی پارەشی لەلا بوو لەو پارەیەی دەبرد کاتیەیدا دادەنرا. دز بوو بەشێک لە پارەکەی دەدزی. واتە خەڵک پارەیان بە عیسا و قوتابیەکانی دەدا بۆ ئەوەی یارمەتیان بدەن لە کارەکەیان و یەهوزاش لێی دەخوارد. متمانەیان بە یەهوزا هەبوو، بەڵام ئەو لێی دەبرد. ئەو دز بوو بۆیە تووڕە بوو. بەڵام خاڵە گرنگەکە ئەوەیە کە یەهوزا کاریگەری هەبوو لەسەر قوتابیەکان، چونکە گوتیان بەڵێ ڕاستە. بڕوایان کرد بەهۆی کاریگەری نەرێنی یەک کەس، ئەویش یەهوزا بوو. لێرەدا وانەیەک هەیە لێی فێربین. خەڵک دەکەونە ژێر کاریگەری یەک کەس ئەگەر بیری ڕەخنەگرتنی هەبێت و نەرێنی بێت. ئەوە بنەمایەکی زۆر گرنگە، دەبێ لێی ئاگدار بین. ئەمەش دەمانبات بۆ پرسیاری تێرامان و وەڵامدانەوە. مەسیحیە ڕۆحیەکان لە کلیساکانماندا چۆن دەکەونە ژێر کاریگەری مەسیحیە جەستەییەکان کە نەرێنی و پاڵنەرەکانیان جەستەیی و ناڕۆحیە؟ بینیمان چۆن یەک کەسی جەستەیی کاریگەری دەکاتە سەر کەسانێکی زۆر، چونکە وەکو قوتابیەکان کە هێشتا پێنەگەیشت بوون بۆ ئەوەی جیاوازی بکەن. لەبیرتان بێت
کە دەتوانین بە ئاسانی کاریگەری بکەینە سەر حەشامەتێکی گەورە. لەوانەیە کەسایەتیەکی بەهێز کاریگەری هەبێت لەسەرمان. ئەوە شتێکی ئەرێنی و نەرێنیشە. ئەرێنیەکەی ئەوەیە کە عیسا جەستەی مەسیحی هێنایەکایەوە بۆ ئەوەی پێکەوە بە خۆشەویستن و یەکبوون کار بکەین تا کاریگەریمان لەسەر خەڵک و جیهانی ڕزگار نەکراو هەبێت. ئەوەش هەڵە نییە. ئاسانیشە بکەوینە سەر کەسانێکی بەهێز. ئەوەش هەر هەڵە نییە. بڕوانە پۆلیسی نێردراو. نێردراوە مەزنەکەی نەتەوەکان و کاریگەری ئەو پیاوە بەهێزە و پابەندبوونی بە ئەرکە مەزنەکەی عیسای مەسیحیش کۆدارمان. لەلایەکی دیکەوە لایەنە نەرینیەکە کەسایەتیەک دەتوانێت کاریگەری لەسەر خەڵک بێت بە شێوەیەکی زۆر نەرێنی. پێم وایە هەمومان ئەم شتەمان بینیوە. هەندێک جار تەنانەت لە نێو یەک خێزاندا کە کوڕێکی نەرێنی کاریگەری لەسەر ئەوانی دیکە دەبێت. لە بۆنە کۆمەڵایەتیەکان ئەوە دەبینین. کەساتیە بەهێزەکان کاریگەریان دەبێت بۆیە خەڵکی قبول دەکەن و بەشداری دەکەن لە ڕەخنەکردن. ئەوەش مایەی داخە بەڕاستی. دکتۆر جین دەڵێ کە لە ماوەی خزمەتکردنی لە کلێسا کەسێکی جەستەیی ناسی. بەرپرسیارەتی پێدا بوو. ئەویش نەرێنی بوو بە فێڵ ڕەفتاری کرد. کاریگەری نەرێنی کردە سەر کەسانێکی دیکە. وای کرد کە ئەو خەڵکە ساڵانێک دژی بن. یەک کەسی نەرێنی بیری کەسانێکی دیکەی ژەهراوی کرد. بۆیە پێویستە هۆشیار بین، زۆر وریا بین، نەوەک بکەوینە ژێر کاریگەری کەسانێکی نەرێنی. ئەمەش واتای ئەوە نییە کە گوێ لە ڕەخنەی دروست نەگرین. با دووبارە بنەماکە بخوێنینەوە. نابێ ڕێگە بە مەسیحیە جەستەییەکان بدەین کە ڕەخنە دەگرن و بە وشەی نەرێنی دەدوێن. کاریگەری بکەنە سەر بیرکردنەوەمان.